سڵاو و بەیانی باشێکی پڕ لە وزە و پڕ لە جوانی لە بینەر و بیسەرەکانی پرۆگرامی بەیانی 24 و لە هەکاری هاوکاریش. سڵاوتان لەبێ ئازیزان، بەیانی باش سۆبانی تۆش باشتر بۆ هیوایەکە بەیانێکی پڕ لە جوانی، پڕ لە وزە، پڕ لە لەش ساغی پێکەوە دەست پێ بکەین. ئەم بەیانیش لە پرۆگرامی بەیانی 24 کۆمەڵە بڕگە و بابەت بۆ ئێوە ئامادەیە و بڕگە و بابەتانەی کە پەیوەستن بە ژیانی هەر تاکێک لە ئێمە و پێویستە لەبارەیەوە زانیاری زیادەتر وەربگرین. لەگەڵمان بنەمڕۆ دڵنیا بن کە بابەتەکان و ڕۆژانی دیکە بە دڵتانە بێت. جابینەرە ئازیزان، هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو ئێمە لەگەڵتانین. بابەتەکانمان جیاوازە، بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە بیرتان بێنینەوە کە بۆ هەر ڕۆژێک باشترینشت ئەوەیە کە بە دەروونێکی باش بە وزەیەکی باشەوە دەست پێ بکەین بە هیوان ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش بێ بۆ هەموو لایەکمان و ئەمڕۆ ئەو ڕۆژە بێت کە چاوەڕوانی دەکەین. لەگەڵمان بن بزانین ناوەڕۆکی بابەتەکانی ئەمڕۆی بەرنامەی بەیانی 24 چی تێدایە، پاشان دێین لەگەڵ میوانەکان و لەسەر تۆرەکانمان گفتوگۆ دەکەین. نۆژەنکردنەوەی قشڵەی زاخۆ دەستی پێکردووە بڕیارەکە بکرێتە شوێنێکی گەشتیاری. نوێترین توێژینەوەی زانستی کە لەلایەن چەند قوتابیەکی زانکۆی هەولێری پزیشکی ئەنجام درراوە بەری دەخات بەکارهێنانی چەتری ڕەش لە هاوینان مرۆڤ لە چەند نەخۆشیێک دەپارێزێت. بەشداری چەندین گروپی میوزیک و گۆرانی ناوخۆ و بیانی فستیڤاڵی کولتور و هونەر لە سلێمانی بەڕێوەچێت. شوێنەوارە کۆنەکان، شوێنەوارە دێرینەکان بە نرخترین ئەو شوێنانن کە ئێستا هەن، چونکە دەرخەری شارستانیەتی کۆنی کوردستانە. بێگومان لە زۆربەی شار و شارۆچکەکان شوێنەواری کۆن هەیە، بەشێکیان لە ناوچوون، بەشێکیشیان هەوڵ دەدرێت کە پارێزگاریان لێ بکرێت. جا بەشێکیان لە ناوچوون، بەشێکیشیان کە دەیانەوێت پارێزگاری لێ بکەن بۆ ئەوەی کە هەڕەشەی ڕووخان و لە ناوچوونیان لەسرە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەوڵی ئەوە ئەدرێت کە بە گوژمەی زیاتر لە ملیارێک دینار نۆژەن بکرێنەوە، دەکرێتە شوێنێکی گەشتیاری و دەبێتە سەرچاوێکی دیکەی داهات. بێگومان ئەمە تەنیا ئامانجتەیدا ڕاکێشانی گەشتیارانی ناوخۆییە و گەشتیارانی نێودەوڵەتیە بۆی بێن سەردانی قشڵەی زاخۆ بکەن. یەکێکە لەو شوێنانن کە مەترسی ڕووخانی لەسەر، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت پارێزگاری لێ بکات و بکاتە شوێنێکی گەشتیاری گرنگ. شینوارێکی دیرۆکی ji ser lêvegorî tê zivandin. Mêjûya wî 1000 sal derbas kirîne. Şînwarê dîrokiya qişla Zaxo ye ku li senterê bajarê dikeve. Li dîvjêderan li ser demê Ebasî û Şedadiyan hatiye dirustkirin. Kevnatî û piştguh avêtina wî ya çend sale ew nêzik nemanê kirbû. Lê di nûke da tê tenî jenkirin û qurtalkirin. پروژه نوژنکردنا قشلا زاخو و تنقیبات الگل هل کلین تعداد تکرنه که ما چه هیات قشلا زاخو دا چه تشتی نواری تعداد هنه هر واسه نوژنکردنا ویژک پارستان ویجیه و اف آوایی شینو قشلا زاخو که بیشن هم بیتاب کارینان با خلک که با گشتیارا بزنن دیرو که زاخو که چند کونه دیدنا دیمنین خرابین وین روزانه دیروگوانن وکی سعید رزوان و خلک دوره دلگران کربون. هرچند ادی او دیمن برچاف ناکون لی دیسان جی وکه دل دیروگوانان لسر شواز خواه جاران نایت دروست کرنو اف چند جی بو جدس نهاتن تیوگراندن. نوصل دي تشيكن وك من وين توي هين يتصالح 1900 ونهي درجه كي طيبه او قلق جوانا يعني كيف بين نظام تبع درجه قلق زخو يعني وصل شنوكن ما بيواندي جوكن ادبيجم او امكانيات احتمالانين او پروژه نیجنکرناوی به کوجم میلیارد و 205 میلیون دیناران لسر بودجا اداره سربخوی زاخو جلای کمپانی کانافخا و تیت جبجه کرن.
قشلا زاخو یک جوان شنوارن دیروکی و مجویین گرنگ بو این کو بسالان بو دبن هرشین جناف چونه و بره بره جناف دچو جبلی کو افرو اوتی تانی جن کرن و جناف چونه تیتا پاراستن هفدم دبتا جهه که گشتیاری جی اسلام یوسف کردستان 24 زاخو هەکارەزانی کولتور زۆر گرنگە کاریگەریە خاتە سەر ئێمە بۆ بەکارهێنانی شتێک ڕەنگە ئامێرێک هەبێ کەرەستەیەک هەبێ کە ئێمە بەکاری هێنین لە کولتوری ئێمە وا ڕێکەوتووە وا هاتۆتە پێشێک کە تەنیا بۆ یەک وەرز بەکارەهێنرێ بەڵام خۆی لە ڕاستە وانە باسی چەترەکەین بۆچی ئێمە هەر لە زستانانە چەتر بەکارێنی هەر بێ باران هەبێت چەتر بەکارێنی زۆر ڕاستە ڕەنگە ئەمە تا ئێستا زانیاریمان لەسەری نەبێ یاخود هەڵە تێگەیشتن بێ هەر بابەتێ بە گرنگەوێ دوزار مرۆڤ بگاتە خاڵێک لە ڕێگە دروستەکە بزانێ وە لە ڕێگە دروستەکە لە هاوینا چەتر بگرە دەست خەڵگەڵێ ئەوە یا هەر بە سەڵاتە هاوکارێکە تێبڕڵ بارێنەکەی چەند بەخۆتە ئەوانە هەموو کاریگەری هەیە بەڵام ئەگەر کۆی گشتی کۆمەڵگا تێگەیشت بگومانەمە دەبێتە شتێکی نۆرمال ئەمە بابەتێکە پرۆژەی بەکارهێنانی چەتر بۆ خۆپاراستن لە گەرمای هاوین نەوەک لە بارانی زستان کە هاوینی ئەم ساڵ گەرمترین هاوینە لە مێژوودا و هەرچەندە بەکارهێنانی چەتر ڕێگایەکی کاریگەرە بۆ خۆپاراستن لە گەرمای هاوین بەڵام لە کۆمەڵگای ئێمە لەبەر ئەوەی نەبووەتە کولتور وەکو سۆڤان ئاماژەی پێدا تۆزێک ینی بەدەگمەن دەبیندرێت کە کەسێک چەتر بەکاربێنێت زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ ئەم تەوەرەمان هەڵبژاردە قسەی لەسەرەکەین بۆی کە بە ئیسراحەتی خۆم لە مۆدا من چەترێ بگرم بەدەستم هەر کەسێکی شڵ ئەڵقەی دەتوانی متمانەت بەخۆتەیە دوای ئەم بەرنامەیەش بەڵێ چەتر بەکاربێ بەڵێ لە تعلیق ناترسی ناتەواوی زۆر باش لەبەرکە ئێمە هەمیشە وتومانە کار لەسەر بە کولتورکردنی باشترینی ئەو شتانە دەکەین کە لە کۆمەڵگە سوودی بۆ کۆمەڵگا هەیە ئەگەر چی لە کۆمەڵگەی ئێمە نامۆ بێ بەڵام باش بێت سوودی هەبێ بۆ کۆمەڵگا ئەوە ئێمە هەوڵەدین لە پرۆگرام باسی لێ بکەین بۆیان ئەم بەیانە جەختەخەینە سەر ئەوەی کە چۆن چەتر بەکاربێنین بەکارێنانی ڕەنگەکانیشی لە هاوینە جیاوازی هەیە یاخود نابێت لە هاوین سپی بەکاربێنین لە زستان ڕەش بۆ ئەمانە پرس بە ئیمان محسن قوتابی کۆلیژی پزیشکی وە کەیفی زیرەک ئەویش بە هەمان شێوە قوتابی کۆلیژی پزیشکی دەکەین کە بزانین بەکارهێنانی چەتر چەنە سوودی هەیە چۆن نەتوانین بەکاری بهێنین چی بکەین خەڵکی تر کۆڵمان لێ باکە چەترمان گرتە دەستمان بەخێر بێن بەیانیتان باش کاکەیفی خۆشحاڵیت دوو گەنج دوو قوتابی سەرکەوتو خەریکی پرۆژەیەکن گرنگەوەی پرۆژەکە سوودی بۆ کۆمەڵگا هەبێ با لە ئیمان خانەوە دەست پێ بکەین لە خۆمان و نزیکە و ئافرەتی شەوا باشتر وانە ئیمان خان بەخێر بێ لەوە دەست پێ بکەین پاشان سڵاو بکە وەڵامی پرسیارەکە بدەوە ئەم پرۆژەی خۆر چییە پرۆژەی چەتری خۆر و هەموو ئەوانە بەگشتی پێناسەیەکمان بۆ بکە بزانین چۆنە بۆچی هەنگاوتاننا بڵێ سەرەتا پرۆژەی چەتری خۆر وەک باسمان کرد لە ئاماژەش پێدا ئەمە جەخت لەسەوەی دەکەینەوە کە ئەمە کو لە زستاناندا چەتری بەکاردێنین بە هەمان شێوەش ئاسایی بکەینەوە لە هاوینانیشدا بەکار بێتن چونکە وەک لە پرۆگرام باسی دەکەین سوودی زۆر زۆرە بە زانستی و بە علمی باسی دەکەین و لەسەر دەڕۆن ئینشاءالله کە لە بۆ پێویست ئەمە ئەو چەتری بەکاربێنین لە هاوینانیشدا هەروەک باسیشمان کرد هاوینی ئەو ساڵمان گرمترین هاوینی مێژوو بووە بەپێی راپۆرتە جیهانیەکان بڵاویان کردەوە ئەو سێ مانگەی ئەخیری هەر زۆر گەرم بوو مانجی هەشت و مانجی نۆ و مانجی هەفتیشی گرتەوە لەبەر ئەوە ڕێکخراوە دەوڵەتەکان تقریبەن وا ئاگاداریی زۆر بڵاو دەکەنەوە گەرمی زەوی وا بەرەو سەر دەچتن ینی ئەمە پێویستە خۆمان پارێزین چ بکەن هەتا بە هەمان شێوە لە هەموو شتەکان پارێزراو بین باشەڵا باسی دەکەین زۆر چاکە کاکەیفی ئەمە باسێکی پرۆژەکە بوو بەگشتی بەڵام چەتر تا چەندە کاریگەری هەیە لەسەر تەندروستی ئێمە بە تایبەتی پێستمان و بەگشتی تەندروستیمان لەناو پرۆژەکە چۆن ئەمە چان دەرخستوکە سوودی هەیە و کاریگەری هەیە بێگومان تیشی خۆر چەند تیشکەچ هەیە یەکێک لەو تیشکانەی کە یوڤە پێرین سەر تیشکی سەروەنەوشەیی زیانێکی زۆر لە جەستەمانەدا زیانەکانیشی یەکێک لەو زیانانە ئەوەیە کە پیستمان ئەسوتێنیتەوە لۆ نەگەر هەست پێکردی ئەگەر ڕۆژێک زۆر گەرم بی بەس 5 دقە لۆ 10 دقە بەبەر تاوێدا بڕۆی یان ڕاستەخۆ تیش خۆر لێدا کە ئەچێومارێ هەستەکەی ڕوومەتت ئەبرژێتەوە یان ملت هەست بە سوتانەوە یەکەی ئەوە یەکە لە زیانەکانی زیانی دووەم شێرپەنجەی پێستەکەوەیان حاڵەتێک دەبی بە جددی وەربگیرێ چکە ژمارەکە لە بەرزبوونەوەدایە
وەکو شێوە بە شێوەی گشتی بە خێرای ئەمێ باسکەم کە کو شێرپەنجەی پێست دروستەبی لە لەشمان نزیک 37 تریلیۆن خانە هەیە یعنی ملیۆن و ملیارنا 37 تریلیۆن ئیدی ژمارەشی زۆر لەو خانانە بەرکەوتنی هەیە لەگەڵ ڕۆژ و لەبەرەوەی تیشکی خۆر تیشکەشی زۆر بەهێزە وەکو باسم کرد تیشکی سەروەنەوشەی ئەکرێ DNA ئەو خانانە تێک بدا بگۆڕێن بۆ خانەی شێرپەنجەی و لەوەی خانێک بکتە لەوەی تووشی شێرپەنجەی بین لەو 37 تریلیۆن خانی باسمان کرد یەک خانە بەسە لەوەی تووشی شێرپەنجەمان بکات یانیش کۆمەڵ خانەی زۆر کەم لێە تیش خۆر ئەو زیانەی زۆر هەیە کە احتیمال ئەگەر بڕەشی زۆر بەرکەوتنی ڕاستەوخۆتەبی تووشی شێرپەنجەی پێست بکات شتێکی کەش کە ئەوەی بەلای منەوە زۆر سەرنجڕاشیشە کە بە هیچ شێوەک باس نەکرایە لە ڕێکخراوە تەندروستە جیهانیەکان و WHO ئەوش ئەوەیە ئەگەر تو ڕۆژە 5 دقه ڕێت کەوتە بەرتاوی بەبێ هیچ خۆپاراستنەی بەکاربیینی هەموو لە شت ئەبتە ئارەقە یعنی ڕۆژەکەت لێ تێکەچی تاو لێ ئەتوو بە هەموو شێوەک خۆتە پارێزی لەوەی بجوولەی بەتابەتی بە بەرتاویدا هاتوو چۆی بکەی ئەو شوێی لێکردنە تەمبەڵ بین یعنی ئەگەر تو لە مارێبی بتێ لە مارکێت شتەکەت پێ بووە 5 دقه لێتەوە دووربی ئەتو سیارەی بەکاردێنی چکە ناتێ ئەو تشکە خۆرت پێکەی لێ ئەمەی تەمبەڵیش کرێ ئەکرێ بە بەکارێنانی چەتر جوڵەشمان زیاد بکەین دەست خۆش بێ ئیمان خان تیشکی خۆر بەیانیان و نیوەڕۆ و دوای نیوەڕۆژ جیاوازە وایە چ کاتێک چەتر بەکاربێنین باشە لە هەمان کاتە دەشگوتری هەندێک جار پێویستە مرۆڤ تیشکی خۆریشی بەرکەوی لە وەرگرتنی ڤیتامینەکان بەخۆی ئەمە تیشکی خۆر هەم سوودی هەیە هەم زیانی هەیە بەڵام وەک زۆربەی ئەشیاکانی تر ینی هەمووی دەگەڕێتەوە سەر ئەو ئەماونتەی کە وەردەگرین ئەو ڕێژەیە کە تشکی خۆرمان بەردەکەوی نمونە ئەمە ڤایتامین دی هەیە کە لە تشکی خۆر ڕاستەخۆ وەردەگیرێتن برێن هەر نابی تشکی خۆر بەرکەوی نابێت چونکە پێویستمان بە هەموو مادەکانی تر کە لەش پێویستێتی لە بۆ ئەوەی کە زۆرترین سوودمان لە بۆ تشکی خۆر وەربژێت تەنها و تەنها لە ڕێگەی راپۆرتی WHO کە بڵاوی کردیتەوە پێویستمان بە 5 لۆ 15 دقه تشکی خۆرە 2 لۆ 3 جار لە هەفتەی یعنی ئەم ڕێژەکەی زۆر کەمە بەراورد بەو ڕۆژە ڕاستەوخۆی کە ئەمە هەموو ڕۆژێ وەردەگرین و لە بۆ ئەوەی کە ببتە هۆکاری شێرپەنجە وەک ئەوەی دکتۆر باسی کرد هەر کاتێک لەو ڕێژە زیادەی کە دانرا لەو ڕێژەی تێپەڕ بداتن خانەکان دەست بە گۆڕانکاری دەکەن و دەبنە هۆکاری شێرپەنجە بەداخەوە یاخود چەندین کێشەی تکە کە توشمان دەبێت و بە تایبەتیش کە کاتێک لە ڕۆژدا پێویستمان پێ یان خراپە ئەویان لە ڕێگەی UV ئیندێکسەوەشی دەکرێتەوە کە UV ئیندێکس چەندین پێوەری هەیە هەتا زیاتر بی خراپترە UV ئیندێکس ڕێژەی تشکی خۆری زیان بەخش دەپێوی کە چەندین ڕێژەی دیاریکراوی هەیە بزانم یەک لە بۆ 11 لە کوردستان لە هەولێر لە کاتژمێر دەوری 12 نیوەڕۆ تقریبا دەگاتە 10 پلەکانی زۆر بەرزە کە ئەوە بەڕاستی مەترسیدارە و هەروەها زۆربەی کاتەکانی ڕۆژ لە سەعات 11 لە بۆ 3 نیوەڕۆ بەپێی دوای نیوەڕۆ بەپێی راپۆرتی WHO پێویست ئەمە زۆرترین خۆپارێز لە تشکی خۆر بکەین و هەتا پێمان بکرێت لە تشکی خۆر بە دوور بین نهێڵن ئەو تشکە ڕاستەوخۆ بەرمان بکەویتن زۆر چونکە مەترسیدارە باش دکتۆر کەیفی ئێستا ئیمان دکتۆر ئیمان لای کردو بۆ جەنابەت بۆی کە ژمارەکەی بۆ تەواوتر بکە بە دەقیقی بڵێت کەواتە با پرسیارەتەوەکم دیارە شتێ لە لای تۆ هەیە بۆی ڕۆکان پێ بڵێ لە راپۆرتە زۆر جار لە تووڕە کۆمەڵایەتیەکانە سێرچەکەی لە گوگڵەوانە باسی تیشکی خۆرەکەی چۆن بەرزکەوێ باشە بابەتێکم بینی ئەڵێت تیشکی خۆر نابێ بە شێوەیەک لێت بدات کە ڕوبەڕوود بێ ئەو کاتێک کە ڤیتامین دی وەرەگریت و باشترین کاتە کە تیشکی خۆر لێت بدات بەو شێوەیە بۆستە سێبەرەکەت ببێ بە ئەڵقە لە دەوروبەری خۆت ئەوەیان ڤیتامین دی وەرەگری ئەگەر سێبەرەکەت لەم لاو لەولاد بوو ئەو تۆ ڤیتامین دی وەرناگری هەرچەندە ئەگەر بنووسی سوودەکانی تشکی خۆر لە گوگڵ یەک دنیا شتەیاتێ بشنووسی زیانەکان یەک دنیا ئەیات هەر عینە شتە بەڵام ئێوە وەکو ئەو چۆنەڵێت بە دواچوونانەی کە کردوتانە چی بکەین کە ڤیتامین دیمان بەرکێت چۆنە سێبەرەکەمان لەو کاتەیە نیشانەیەک هەیە بۆەوە زۆر باش وەکو دکتۆری ئیمان باسی شتێکمان هەیە بە ناوی UV ئیندێکس کە پەیوانەی تشتی سەروەنەوشەی خۆری پێوانە ئەکرێ لە 0 دەست پێ هەتا 11 هەتا زیاتر بیت تیشکە زیان بەخشەکەی زیاترە لێ WHO ئەرێ کە ئەگەر هاتو لە 8 زیاتر بوو لە 9 و 10 ئەوانە دەبی ئەتوو ڕاستەوخۆ تیش خۆرت بە هیچ ناواک پێ نەکەوێت یعنی یەک سانیەش نابی پێتکەیت بەپێی WHO باش ئاخرێمەوە لەو دقە پێوەرمان پێنێ بەچی پێوەریکەی منە بێ بزانم لە شتێک هەیە بەردەستمان بێ بنونە سێبەرەکەمان بەڵێ ئەوجا شتێک بەردەست لە مۆبایلی هەمومان
شتێک کە تەماشای کەشوهەیەکەی شتێکی هێنووسرای UV ئیندێکس باشە ئەگەر بێت و لە نێو بەسەرۆبی ئەوە دیارە ینی ئەو کاتەیە کە خەتەرترین کاتە زۆر بەسەروێ و ئەوە زیاتر لەو کاتانەیە کە بابرین لە چلەی هاوین و لە ڕۆژیشدا لە ساعتی 11 پێشنیوەڕۆ تا 3 دوای نیوەڕۆ لەو کاتیدا لە هەموو کاتێکی ئەو تیشکە زیاترە پێویستە ئەو کاتی خۆتی لێ پارێزی بەڵ دکتۆر کەیفی مرۆڤ بۆ مرۆڤ جیاوازە هەندێکمان هەیە خواوای دروست کرێت پێستی زۆر ناسکە هەندێکی دیکە هەیە پێستەکەی ئەستێتە بەرخۆری ئەیتر وایە کامە پێست زیاتر مەترسی لەسرە ئەو پێستانەی بابرێن ئەو کەسانی کە ڕەنجی پێستیان کاڵە لە لای خۆم پێێنێن ئەوانەی سیسن ئەوانە ئاسانتر تیشخۆر کاریگەریان لەسەر دروستەکە بە بەراورد بەوانەی کە ڕەنجی پێستیان تۆخە بەس ئەوە شمانەی ئەوە نییە ینی ئەوەی پێستی کاڵە نابی هیچ تاوی پێ بکەوی ئەوەی پێستی تۆخە ئاسایی هەرچەند تیشک خۆری بەرکەی بەس ئەوەیە ئەوانەی پێستیان کاڵە ئاسانتر کاریگەری تیشخۆر لەسەریان بە دیارەکەی و ئەوانەی بابرین تەمەنیان بچووکە ئەوە زیاتر دکتۆرە ئیمان زانیاری باشتر لەسەر ئەوانەی تەمەنیان بچووکە پێویستیان بە چاودێریش تایبەت هەیە کە دکتۆرە ئیمان باسەکە زۆر باشە بۆمان تەواو بکە ئاخ لەم گەنم ڕەنگ و ئەسمەرانە کە هەموو شتێ هەر بۆ ئێوەیە بەس بە سوودی ئێوە تاوابێت تشکی خۆریش لێتانەدا هەر پێچانەوە دیارنێ شعر و گۆرانەکان شەر بەسەر ئەسمەر و گەرم ڕەنگە خوێنیشیان شیرنە خوێنیشیان شیرین باشە دکتۆرە ئیمان تۆ تەواوی بکە لەسەر تەمەنی بچووک چۆنە وایە هەر وەک دکتۆر کەیفی باسی کرد لە تەمەن لۆ تەمەن دەگۆڕێ بەس بە هەمان شۆش ئەوەی ناگەینی کە هیچ کەسێک ینی ئەوەی کە ئەو خەڵانەی گرتەوە تەسیر تێنەکە نەخر بەداخەوە تیشکی خۆر بەتایبەتی تشکی سەر و بنەوشەی تەسیر لەسەر هەموو بەشێک دەکاتن بەڵام بە دیاریکراوی منداڵی تەمەن بچووک منداڵی ساوا تەمەن خوار 12 مانگ تەسیرێکی زیاتر لێ دەکات لەبەر ئەوەی کە ئەو منداڵە لە گەشەی بەردەوامدایە جاری وا خانەکانی دروست دەبن ینی فەرقی هەیە لەگەر کەسێکی کە گەورەیە بە تەمەنە خانەکان و ئەندامەکانی پێگەیشتونە وەک دکتۆر باسی کرد تشکی سەر و بنەوشەی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر DNA خانەکان هەیە واتە کە DNA خانەکانی تێکدا ئەو وەختە دەبتە هۆکاری چەندین کێشە لە بۆ منداڵەکەی ڕەنگە داکوبا بڵێتن کا منداڵی من الحەمدوللا تەندروست و سەلامەتە بەداخەوە منداڵەکان کە مشکلەیان توش دەبی کێشەیان توش دەبی لە جسمیان دەبینێتەوە ئەگەر ڕاستە خۆش پیشان نەدرێ تا تەمەنیان بەرەو سەر دەڕواتن و گەورە دەبن لە داهاتوودا لە مستەقبل ئەگەر تووشی هەر مشکلەیەک بوون بەرگری جسمیان دابەزی ئەو وەختی ئەو خەلالانی کە لە جسمیان مایتەوە ئەو مشکلانی کە لە خانەکان هەیە بە دیاریکراوی سەر هەڵدەدەن و دەمنە هۆکاری چەندین نەخۆشی مەترسیدار بەداخەوە بابین و سەر بابەتی چەترەکەمان من دەسی لێ هەڵناگرم هەر حەزم قەینا ڤیتامینەکە چۆنە لە ڕوونکردنەوەی باشیان لەسەردا بەس بارە سەر چەترەکە بزانین ڕەنگی چەتر جیاوازی ئەبێت بە بەکارهێنانی لە هاوین و لە زستان بۆ مناڵەن لە زستانە ڕەش بەکارمێن گەرمایەکی زیاتر ڕاکێشە بیکەنە ڕەنگە کاڵەکان یان پێویستە لەگەر قایشی سەعات و جانتاکەمان یا ئێمە کچان حەزمان لە ڕەنگی پەمەی یا حەزمان لە ڕەنگی مۆری کاڵە بۆ هاوینان ئەوانە حەزمان بەڕەشە ئاخرەوەی ئێوە هەر یەک عینەکی ڕەشی هەتایی بکەنە چاو قۆزە بن کاکە کوڕینە پێویست ناکەشت سێ بکەن ئێوە جا پێمان بڵێن کە بازەین ڕەنگەکان تا چەنە کاریگەریان هەیە بەخۆی وەڵامە زانستەکەی ئەو پرسیارەی ئەوەیە کە ئەگەر تو هەر چەترێکی بەکاربیێنی بابرێن لە سپیەوە کە تیش خۆری کەمترە گەڕێنەوە لە تیش بابرێن چەترێکی کوالێتی نزم و ڕنگ سپی بەکاربیێنی نسبەی تیشکە زیان بەخشەکانی لە 1970 گەڕێتەوە ئەگەر بێت و بیکەی ڕەش ئەوە نسبەکەی زیاتر ینی بڕۆکی زیاتر ئەگەڕێنەوە ئەگاتە 90 و لەوانێ بگاتە 95ش بەس ئەمە لێرە پندەج کوردەواری هەیە گاڕان ڕۆی بەخڕەوە پیرەژن لە گۆتکە سۆرەکەی پێچاوە ئەمەش لێرە کەس چەتر بەکار ناینی کە باسی چەترێک ڕێدی ئەرێ چەتری سپی بەکاربیێنین سۆری بەکاربیێن پەمبە یان ئیشەکەی قورسەکەن وەڵامەکەی ئەوەیە ئەتو هەر چەترێک بەکاربیێنی زۆر لەوەی باشتر ئەتو بەبێت چەتر بچێت بەر تیشکی خۆر بەڵام وەکو وەڵامە زانستەکەی تیشکی بابرێن چەتری ڕەش تیشکە زیان بەخشەکان زیاتر ئەگەڕێنەوە بەڵام زیاتر گەرماتە بێت بەرامبەردا چەتری سپی تیشکەکان کەمتر ئەگەڕێنەوە بەڵام فێنکترە دەڕۆدەی هاکار ئەوش بە سوود ئەوش بە قازانجیەوە ڕەنگی ڕەشت حەزی بۆ لە ڕەش ئەوە زۆر باشە باشە دکتۆرە ئیمان جیاوازی هەیە بۆ نمونە لە لاشت بدات تیشکەکە خراپترە یاخود لە دەم و چاوت بدە پێویستە سەرەتا ئێمە پارێزگاری لە کامیان بکەین باشترە بەڵێ بەخۆی تیشکی خۆر ئەگەر بەڕاستە خۆی بە هەر شوێنێکی جەستی بکەوی تەسیری خراپی هەیە بەڵام لەبەر ئەوەی کە مرۆڤ زیاتر دەموچاوی دەستی تقریبا ملی و پێی دیارە دەبینین زۆربەی شێرپەنجەکانی کە ئێستا تۆمار کراون بەداخەوە لەو شوێنانە سەر هەڵدەدەن و لەوێن دەرەوە بە دیار دەکەون یعنی بە تایبەتی بۆی ئەمە پێویستە بە تایبەتی هەموو زێکمان پارێزین یعنی تیشکی خۆ ڕاستە خۆ خۆمانی بە دوور بگرین ناجیاوازی تا باشە دکتۆر کەیفی باخێرا
پرۆژەکە جێبەجێ بکەین کەی جێبەجێکرێت چۆن جێبەجێکە بە تا هاوین تەواو نبوو خەڵک زۆر چەتر بەکاربێنێت ئەمە ماوەکە ئەو پرۆژەمان دەست پێ کردیا و چاڵاچیمان هەبووە یەک لەوانە ئەوە بوو ئەمە لە رادیۆ بابیلۆن FM بەرنامەکمان هەبوو یەکەشکەوە بوو ئەمە بەخۆمان چەترمان بەکارینە چوینە ناو بازار یان لەو شوێنەی بابرین ماڵمان لێ نزیکە چوینە مارکێت چەترمان بەکارینە ئەوەشمان هەبووە و سەردانی وەزارەتی ئەوقافمان کرد کە ئەوان داوامان لەوانیش کرد داوا لە مامۆستایانەی بەڕێزەکان بکەن کە ئەوانیش هانی خەڵک بدەن چونکە هیچ زیانەچی نییە لۆیە داوامان لێکن کە ئەوانیش بە خەڵک برێن و ئەوانیش ئینشاڵڵا لەوانەیە ئێستا کاتەکەی تۆزێک درەنگ بووبی بەڵام بێگومان لە داهاتوودا ئەمە ئومێدەش زۆرمان هەیە کە ئەوانیش پاڵپشت بکەن من جێبەجێکاری پرۆژەکەتانم هەر ئێستاش داواکەم ئەگەر چەترێت خوا بۆمی بێنن بۆ زۆر سپاستان دەکەین کە بەم بەیانی لەگەڵ مامۆی دەستان خۆشبی کارکردن لەسەر هەر بیرۆکەیەکی نوێ بەتایبەت بۆ قوتابیانی کۆلێژی پزیشکی ئەمە ئەو پەڕی جێگای دڵخۆشیە بە هیوان لە داهاتوو سوودی زۆر باش و زیاترتان هەبێت زۆر سپاسدانە کۆمەڵگەی کوردی بەگشتی سوودتان لێ بینێ بەڵام لە ئێوە دوور بن چونکە نەخۆش نەبن زۆر سپاس لەم دەرفەتەکەتان بەرزە نرخێن هەکار هەر با لە بابەتی کەش و هەوابی کەواتە ئێستا چکە باسی چەترمان کرد بابزانین خۆر گەرما ئەمڕۆ بە چ شێوەیەکە بێ گەرمترە لە ڕۆژانی پێشتر یاخود ئاستیپلەکانی گەرما ئەمڕۆ دابەزیوە پێم وایە ئەمڕۆ چەمپلێک کەمترە لە دوێنێ زۆر گەرم بوو دوێنێ بە هەمان شێوە ناوەڕاستی مانگی هەشت و ئەو بابەتانم بیرکەوتەوە ئەوەندە گەرم بوو بەڵام هیوادارم لەو ڕۆژانەی داهاتووش هێشتان پلەکانی گەرمانە زمتر بێتەوە ببینیم بزانین چۆنە بەگشتی لە شارەکانی کوردستان. لە سلێمانی فیستیڤاڵی کولتور و هونەر هەیە کە لە هەشتی ئەیلول دەست پێ دەکات تاوەکو 11 ئەم مانگە بەردەوام دەبێت. سلێمانی ئەو چەند ڕۆژە و 4 ڕۆژ 5 ڕۆژە سەما ئەکات لە ناو میوزیک و لە ناو ئەو دەنگە خۆشانی کە دەنگێکی باڵێن کۆن و کولتوریان هەیە یاخود کولتوری وڵاتەکانی دیکەن هاتوونەتە هەرێمی کوردستان و لە سلێمانیە بن. جامانوێت بزانین کە ئەم فستیڤاڵە کولتوری و هونەریە لە سلێمانی چۆن بەڕێوەچێت و کێن ئەو هونەرمەندانی کە تیا بەشدارە بن و
چۆن خەڵگەتوانە بەشدار بێت لەو جۆرە فستیڤاڵێکە پڕە لە شادی پڕە لە خۆشی ئەوە دەچینە ستۆدیۆی سلێمانی کە بە شێوەی ستۆدیۆیەکی کراوە هاوکارمان دالیا کەمالمان لەگەڵە بێت لە سلێمانیەوە بە خێراتنی خۆت و میوانەکان تەکەین و بانی باش لە خۆت و میوانەکانی شتەکەین دالیا دەینە لای تۆ ئەم بەیانیە بەیانێکی جوانمان بۆ بنەخشێنی هەروەکو دوێنێ. سڵاو سڵاوها کار بەیانی ئێوە و بینەرانی کوردستان 24 باش دیارە هەرێک لەم ناوانە کە دەکرێت ببێت تا دروشمی ئەم فستیڤاڵەی کە لە شاری سلێمانی ڕێک دەخرێ ئەویش دیداری سلێمانی بۆ کولتور و هونەر میوزیک هەمووان لە سلێمانی کۆ دەکاتەوە یەکەمین فستیڤاڵی ئاوازی گەلان کە لە ئاستی هەرمی کوردستان و عێراقیش بە یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی دادەنرێت کە چەندین گروپ لە هەرمی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران و لە چەندین ناوچەی دیکەی ئەم جوگرافیە بەشداری دەکەن لە ناو ئەم فستیڤاڵەدا. فستیڤاڵەکە خۆی لە چەندین چالاکی کولتوری هوەری دەبینێتەوە جگەلەوە چەندین پانێڵی تایبەت بە بابەتی کولتوری گۆرانی هوەر هەیە. لەسەر ئەم بابەتانە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر فستیڤاڵەکە کە ماوەی 4 ڕۆژ دەخانێت میوانداری هەرێکا لە گۆران عەلی کەریم وەکو ڕێخەر وەکو ئامادەکار و وەکو وتەبێژی فستیڤاڵەکە لەگەڵمانایە هەروەها تریفە کەریم کە گۆرانی بێژێکی بەناوبانگی ڕۆژهەڵاتی کوردستانە بە خۆشحاڵیەوە ئەیژ میوانداریمان کردو و لەگەڵمانە لە ستۆدیۆ بەخێربێن کاک گۆران ئەگەر لە تۆ دەست پێ بکەین فستیڤاڵەکە ئامانجی چییە چۆن دەستان پێکرد چۆن ئەم هەموو گروپە ڕەنگا و ڕەنگەتان کۆ کردەوە. بەڵێ منۆ قوتەبێژی فستیڤاڵ لە ئێسای قساکەم وەکو لیژنەی باڵای فستیڤاڵەکەش بێگومان ئەمە پرۆژەیەکی ترمان هەیە پێشووتر دیداری سلێمانی بۆ گفتوگۆی سیاسی کە زانکۆی ئەمریکی پێی هەڵەسێ بۆ سازانی ئەم دیدارە لەژێر تشکیەوە بەڕاستی بیرمان لەوە کردەوە کە دیدارێکیشمان هەبێ بۆ کەڵچەر و هوەر بۆیە بە باوە باشمان زانی کە دیداری سلێمانی بۆ کەلتور و هوەریش دروست بکەین لەگەڵ دروستکردنی ئەم دەستگایە باشترین شدەوە بوو کە فستیڤاڵێکی بۆ ساز بکەین فستیڤاڵێکی بۆ ڕێبخەین لە ئێسایە فستیڤاڵی با بڵێن سلێمانی ئاوازی گەلانماندانە یعنی فستیڤاڵێکی میوزیکی دروستکەین گۆرانی میوزیکی بورێنێک بەتەنها میوزیک بێ گۆرانی میوزیک بێ پێکەوە و بۆش بیرمان کردەوە ئایا باشترین شت چییە یعنی ئێمە فستیڤاڵەکە کوردی ناوچەکەی خۆمان بێ فستیڤاڵەکە لە ئەوروپا و ئەمریکاوە خەڵک بێ فستیڤاڵەکە چی بێ باشترین شتەوەی ئەو گەلانەی کە لە ناوچەکەی خۆمان و نزیکن چکە بۆ ئێمە بمان و نەمانەوێت وا بیرەکەینەوە ئەو گەلانەی کە نزیکن لە خۆمانەوە زۆرجار زۆربەی کاتەکان گوێ لە گۆرانی فارسیە گرین زۆربەی کاتەکان گوێ لە گۆرانی عەرەبیە گرین گوێ لە گۆرانی تورکیە گرین ئەمانە کە نزیکن لە ئێمەوە هەندێک شوێنی ترێ ڕەنگە تۆزە دوورتر بڕین وەکو ئازەربایجان وەکو ئەرمەنستان کە ئەچیتە وڵاتەکانیانەوە زۆر جار ئەو میلۆدیانە هەمان ئەو میلۆدیانە لە کسێرەکەی لە کوردی شاگوێت لێ بووە پەیوەندێکی زۆرێ پێکەوە یەکەمین فستیڤاڵمان وتان باشترین هین ئەو گەلانەیە و ئەمانەش نەک بە تەنها چێت بۆ فستیڤاڵەکە بەخێر بێت چی گروپێک چی هونەرمەندێک ئاستی باشە چی هونەرمەندێک کاریگەری هەیە لە ناو وڵاتەکەی و لە دەرەوەی وڵاتەکەی خۆشە ئەو گروپانە بانگێش بکەین بۆیە بیرمان لەوە کردو بەڕاستی تەنان باشترین گروپەکان و ئەو گروپانەی کە لە لیڤڵی یەکەم و مەسەن لە ئاستێکی باڵای هوەر و گۆرانی وڵاتەکەی خۆیان و دەری وڵاتەکەی خۆیانە بانگێشتان بکەین. زۆر باشە تریفەخان ئێوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون وەکو گروپ هاتوون یاخۆت خۆت وەکو گۆرانی پێش هاتوویت نەخێرە من وەکو گۆرانی بێژ بەتەنیا هاتوو زۆر بەخێر بیت پێم وایە لە ناوەکەشمدا هەڵەتان کرد من تریفە ئەمیریم بە کەریمی بگۆرە باشە ئەم فستیڤاڵەتان پێ چۆنە بە تایبەتی کە چەندین گروپ لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانیش بەشداریان کردو تا چەندە گرنگە بە تایبەتی بۆ تێکەڵکردنی کولتور و فەرهەنگە جیاوازەکانی پارچەکانی دیکەی کوردستان زۆر بە خۆشحاڵیەوە من ئەوڵبارە دێم بۆ سلێمانی بۆ شارە جوانەکەی سلێمانی
ئۆڵباری شەکە لە فستیواڵێکی ئاوە گەورە بەشدار دەبم زۆر خۆشحاڵ بووم پێی و من قرارە لەگەڵ گروپی کیژانی سلێمانی لە فستیواڵەکەیە ڕۆڵ بجێڕم و زۆر بەوەیەوە خۆشحاڵ بەڕاستی شانازیم بەو هەموو کچە جوانە کرد بەو هەموو کچە هونەرمەندە کە توانیوانە گروپێکی ئاوا بڕەقسێنن. گرنگی ئەو مۆزوعە هەر زۆرە یعنی ئێمە وەکو کوردێک وەکو ئەمە ئێرەمان هەر پێ بنکەیە دەزانی باشووری کوردستان یعنی وەکو بنکەیەکی چاوی لێ دەکەین کە دەتوانێت هەموو کارێک لەباری هوەریەوە بۆمە بکە و ئەوەی کە توانی لەو فستیواڵێدا توانیویانە ئەو هەموو کولتورە جیاوازە لە یەک جێخڕ بکرێتەوە و هەمویان بە شێوەی خۆیان کار بکەن و شتێک نەمایش بدەن زۆر باشە دەتوانێت بە نظری من بڕوای من دەتوانێت زۆر لەوە گەورەتریش کار بکرێت هەمچین فستیواڵێک دیارەمە یەکەمین فستیواڵەکە مساڵ ڕێگەخرێت دڵنیام بەرنامەی دیکەشتان هەیە ئەوسا گۆرانە گەربینە سەر ئەو گروپانەی بەشداریان کردووە هەم لە عێراق هەم لە ناوچەکە هەم لە وڵاتی ئێرانەوە زیاتر پێمان بناسیێنە لە وڵاتی ئێرانەوە ئێمە خات و تریفەمان بانگێش کردووە کە لەگەڵ تیپی کیژانی سلێمانیایە گروپێکمان لە کیژانی خوراسان گروپێکیان هەیە گروپی میوزیکی هارای لە ئەمانە قوچانن کوردی خۆراسانن ئەو کوردانن کە وەختی خۆی گوازراونەتەوە بۆ ناوچەی خۆراسان ئەم گروپەش لەوێ بەڵام گۆرانەکانیان بەشێکی زۆری بە زمانی فارسیە تا ئستایل و تایبەتمەندی خۆیان هەیە گەورە هونەرمەندی ئێرانی عەلی ڕەزای قوربانیمان بانگێش کردووە کە ئەویش یەکێکە لە کەسایەتێک گەورەکانی هونەر و میوزیک لە ئێران و تەواوی ئەم ناوچەی کە ئێمە هەمانە لە ئازەربایجان دیسانەوە مامۆستا و گەورە هونەرمەند بە هەمان شێوە کە تەنها کەسێکە نازناوی گەورەی لە یونسکۆ وەرگرتووە وەکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵبەتە وەکو با بڵێن گەورەترین و پیانوتە بولبولی ڕۆژهەڵات بولبولی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یونسکۆ ئەو لەقەبەی یاوەتێ ئەویش علیم قاسمۆفە علیم قاسمۆف لەگەڵ تەبەن نەرخۆی بەتەنیا گۆرانی ناڵێک کچێکەشی هەیە فەرغانەش بە هەمان شێوە دەنگێکی زۆر باشی هەیە بەتە لەم ساڵانی کۆتا ئاخیریە قاسمۆف زۆر جا لەگەڵ خۆیان بەکارهێناوەتەوە لە تورکیا گروپی میرازمان هەیە گروپی میراز گروپێکە تێکەڵەیە لە زازایی لە کرمانجی لە تورکی ئەم گروپەشمان هێناوە ئەسا گوریچەکن لە گروپە زۆر دیارەکان لە تورکیا کاری زۆر باشی هونەریەکەن و هەوڵیان ناوە بەڕاستێن دە گۆرانی کوردیش کە هەیە زۆر باش زیندویکەنەوە هەندێکی تر کە خۆیان ئیشی تازەیان بۆ باشە لە ئاسی عێراقی شازام تیپی نیشتیمانی عێراقی بەڵێ بە ڕابەرایەتی عەلا ئەمەجید و لە سووریاش گروپی تەکاتمان بان کردەوە گروپی تەکاتیش ئێساچەکە لەو گروپانەی کە هەوادارێکی زۆری هەیە لە ناو وڵاتانی عەرەبیە منە نەگرێ بەڕاستی لە کوردستانیشە خەرشێکی زۆر کە باسمانە کردەمە و تەکات داوەتەکەین من تەسەورم نەکرد ئاوا بڵاو بێتەوە لە ناو خەڵکا زۆریان پێخۆش زۆر باشە مامۆستا گۆران باسی بەشێکی زۆر لە هونەرمەندە بەناو بانگەکانە کرد بە نمونە عەلی ڕەزا قوربانی ئەمە هەر خۆی وەکو هونەرمەندێک ئێوە بانگێشتان کردویان گروپێکی هونەریشی لەگەڵدایە یاخود جگە لەو ئەو کەسانەی کە بەناوبانگن لە ئاستی ناوچەکەیە بە گروپ بەشداریان کردو هەڵبەتە باڵێن ئێمە کاتێک لەگەڵ بڵین گۆرانی بێژەکەمان لە خەیاڵا بوو یا گروپەکە چکە هەیەنە سام میراز گروپە تەکات گروپە عەلی ڕەزای قوربانی زیاتر خۆی لە گروپەکانی بەناوبانگترەوە چەندین گروپیشی گۆڕیوە ڕەنگە لەوە تریفە یارمەتیم با ئەو شارەزاترە لە ئێران با بڵێن گروپەکانی گۆڕێ بۆ ئێمە کە عەلی ڕەزای قوربانیمان داوەت کردووە خۆشی لەگەڵ خۆیان 14-15 میوزیسیانی لەگەڵ خۆیان هێناوە بۆی کە لەگەڵ یانە بن یعنی ئەو گروپانەی چێ گروپەکەی خۆی بۆ خۆی گروپەکەی لەگەڵ خۆیان هێناوە باشە 4 ڕۆژە لەو 4 ڕۆژەیە بۆ منە ئەو گروپانەی بەشداریەکەن چۆنی ئێوە کاتەکانتان بۆ دیاری کردو لە کاژمێر چەنە دەست پێکا بۆ چەندێک و هەر گروپەی بە ماوەی چەندێک بەشداریەکە لە ناو فستیڤاڵەکەیە شتێک هەبوو تا ئێساش نازانم بینەران هەندێک جاریە منەوانەی کە گوێم لێ بێ هەڵە تێگەشتنیەکەیە بە هەموو خەڵک ئەوە بزانێ هەر شەوەی بەرنامەیەکی جیاوازە پرۆگرامەکان جیاوازە
هیچ شەوێک لەوی تر نانی ئەم چوار شەومانەوە نیە دووبارە بێتەوە ئەم شەو کۆمەڵی گروپە شەویتر کۆمەڵی گروپێ بەو شێوەیە کە ئێمە لە پەیجەکەی سولێمانی فێستیڤاڵدا دامان بەزانەوە هەبووین هەر گروپێک سعاتێکی خۆی هەیە لە 6:30 دەست پێ دەکات ئێمە دامان ناوە تەنها هەندێک جارەگەر یەک تۆز دواشکەوێ لە حوتی ڕێکیش دەست پێ بکە ئێمە ئەبێ لە دا بۆ 10:30 گروپەکان بابڵی کاریان تەواو بێ هەر گروپێک سعاتێک هەیە 45 دقەیە تەنها گروپی تەکات نەبێت کە داوای کرد لە بەرەوەیەتی من بخەنە ئاخری پرۆگرامەکە ئێمە بە سعات کافی ناکەین ئەمانوێ زیاتر بین ئێمە پێشمان خۆشە زۆر باشە مامۆستا گۆران کە وتیان تریفە لە ڕۆژهەڵات هاتووە من یەکسە بە ستایلی ڕۆژهەڵاتی هاتم مامەزانی تریفە ژوایە ئێستا چلی کوردی آخر من ئێستا لە ڕۆژهەڵاتیەوە ئەم ستایلش تا ڕادێ ڕۆژهەڵاتی دەبوو بەجلی کوردیەوە بین من هەم جەنابەت بەڵامی دی کات نەبوو بەڕاستیانی ئەمن زۆر بەپەلە بۆ ئێرە ساز بوو شڵات لە بەرنامەیەدا لە فستیڤاڵەکەیان بە سلێمانی یعنی وای لەکەین تۆ ستایلەکەی گۆڕین لە ڕۆژهەڵاتیەکەی بە سلێمانی زۆر باشە تریفا گەر بەرهەمێکمان پێشکەشکەی بۆی بوون بینەرانی بزان دەنگێت چۆنە ستایلی گۆرانی وتنە چۆنە بەسەر چاو بەس ببوورن ندی من ئەلان ئەگەر دزانن لە دەنگیشمان گوێمان لێ بۆ من خۆم گۆرانێکە ئاڵە ئەوە هەر دامان نابوو لەگەڵ تریفیا گۆرانیەک بە تۆ بڵێن بەسەر چاودوای بەرنامەکەم بۆتان لە ناو بەرنامەکەیە تۆ وتە بێژیە بێ دەنگیشت زۆر تایبەت دوای بینەرانی بەڕێز ئەمە نەگەر تریفە دەنگ ناخۆش بووایە من ئەمۆی بەسکە دەنگی خۆشە من هەرچی بڵم لای خەڵک ناخۆش دەڵم باوە بڵێن جا دوای تۆ بڵێ پێشتر بڵم کە ببوورن تۆزێک سەرمان بۆ ئەگەر ناخۆش دەرچوو ببوورن نا زۆر تایبەت بوو ئەوەی کە ئێمە گوێمان لێ بوو دڵنیان بینەرانیش بەباشی تۆن ئاسن ئەزان دەنگت چۆنە سپاس محەبەت و هەیە سپاس ئامادەیە بەڵێ جوانی بەدڵی من جوانی چرای تاق و دیوانی ئەی لەبەرە و گۆزەی دەمرم ناسکۆڵ دەی بابۆکانی ئەوری دەدڵم بەرداوە و خۆشەویستی میوانی نازانم لە چێ پرسم ئەو گوڵا میوانی چێە سەبارەت بە یاری خۆم ئاوەدان بێ و دێە و زێڕی هەژدا عیارە و دەمانچەیکە لە چێە بۆم بانکەنە هەیوانێ کاری مەخسووسم پێیە هەر خۆش بێت بەتمە منش گۆرانی بڵێم یانی ئەو دەنگە خۆشە ئێستا من گۆرانی بڵێم لەخیر هەر تۆزێکمان بۆ بڵێ خەڵک بڵێم کە بێژەکەی دنیاوە خۆش دوای خەڵک تەلەڤیزۆنەکە ئەکوژێنە گۆڕێت ئێمە زمانەی خەڵک سیرمان کاتی مامۆستا گۆرانە گەر بینە سەر پانێڵەکان لەسەر چ ئاستێک و لەسەر چ بنەمایەک و وەتەوەرەکان چێ کاڵتان بژاردە و کێ بەشداری پانێڵەکانەکات هەر دیداری سلێمانی بڵێ زانکۆی ئەمریکی بیرمان لەوە کردەوە کە بۆ ئەمانە پێویستەکە پانێڵیان بۆ ئامادەکەین ئێمە پێمان خۆش بوو هەموو ڕۆژێک پانێڵ بێت بەڵام لەبەری ئەم گروپانە ساونچێکیان هەیە ئەم گروپانە لەوانەیە ئەو شەوەی باوڵین کە کۆنسرتی هەیە تۆزێک ماندوو بێ فراغێکمان دۆزیەوە بۆی ئەوانەی کە لەوێ بتوانن گفتوگۆی بکەن ئەوانەی کە لە پانێڵەکە ئامادەن هونەرمەندی گەورەی عێراقی نەسیر شەمە پانێڵی هەیە عەلی ڕەزای قوربانی پانێڵی هەیە عەلیم قاسمۆ پانێڵی هەیە پەروین چاکاریش پانێڵی هەیە تەمان پەروین چاکار ببوورە لە کاتی نەکەشا بیرم چۆ یەکێکە لە خانمە گەورە هونەرمەندە بێژەکانی کورد یعنی هونەرمەندێکی چکە بەتایبەت لەسەر ستەیجەکانی ئەوروپایە پەروین چاکار زۆر مەشهورە ئۆپێراڵستیە چەند ساڵ لە ئیتالیا بووە دوهەمین کۆنسێرتی پێمە لە دەرسیم کرد لە تورکیا کە خەڵکێکی زۆری لەگەڵا بوو پەروین چاکاریشمان لەگەڵایە کە
یعنی تۆ حسابی کە ئەم هەموو من زۆر جار لە خیاڵی خۆماڵم ئەم هەموو کەسایەتێک گەورە موهیمە و ئەم هەموو باندە جوانە و لە ژێر ئاسمانی سلێمانیە و لە ناو ئەم کەش و هەوا خۆشەی کوردستانە گۆرانی بڵێن ئەبێ بەڕاستی بۆ ئێمە جێی شانازی بێت. یعنی من هیواداریشم خەڵک فعلەن هەست بەوە بکە و دوایەوە ئەم پانێڵانی کە سازەکرێ بەشێکی چۆن بتوانین یعنی ئەمانە هەندێکیان ئەم تەجروبە مثلا قاسمۆڤ با بڵێن کە چۆن گەیشتوتە ئەم ئاستەی ئێسای چۆن گەیشتوتە ئاستێکی باڵا دەوڵەت کاری لەسەر لەگەڵیان ناوبەشی پێ بکرێت بەتەئکید هونەرمەندانی خۆمان تایە گفتوگۆکەن چکە بەشێکی لە هونەرمەندانە کاوانە با بڵێن پانەڵەکان بەڕێوە بن خۆشیان گفتوگۆکەن قسەکەن لەسەر هونەر لەسەر با بڵێن لەسەر هونەر و لەسەر گۆرانی وتن بێگومان من دڵیام کە گفتوگۆیەکی زۆر تایبەت دەبێت ئەوەش ڕۆژی سعاددا ڕۆژی دەی مانگ دەی ئەیلول بۆ با بڵێن پانێڵەکان سازەکرێت لە ناو زانکۆی ئەمریکی. باشە تریفە خانووەکو و مامۆستا گۆرانیش ئاماژەی بەوەیە کە بەشێکی زۆر لە هونەرمەندان کە بەشداریان کردووە بۆن من لە وڵاتی ئێرانەوە ئەمەت لە ڕووی ئەوەی کە جارێکی دیکە ئەم هونەرمەندانە چ لە تورکیا بێ لە سووریا بێ یاخود لە وڵاتی ئێرانەوە بەشداریەکان بە کەش و هەوای کوردستان ئاشنابن زیاتر بە دەنگی کورد بە فۆلکلۆری کورد زیاتر ئاشنابن تا چەندە کاریگەری بۆ بەشەکانی دیکەی کوردستانە بێت ومە تۆ کاتی وایە هونەر پەیامەکەی زۆر خێراتر ئەگەیەنێ بۆ ناساندنی شوناسی هەر میلەتێک کاریگەری بۆ ئێوەی ڕۆژهەڵات چۆنە بێت لەسەرەوەی کە هونەرمەندانی ئێران زیاتر بە ماف و داواکاری میلەتی کورد لە ڕۆژهەڵات ئاشنابن و بیگەنە بنەمایە بۆ کارەکانی خۆیان. هەڵبەت کاریگەری هەر دەبێت بەڵام بڕواناکەم ئەوەندە زۆر بێت بە جۆرێک بێت ئەرێ چونکە کارێکیان لە دەستنایەنی ئەگەر هات حکوومەت وها دەستی بەسەر ئەو شتێک داگرتووە کە ئەگەر هونەرمەندێک بۆ مثال عەلیرزا قوربانی بێبی هەیە مەسەلەن بڵێ بابە ئەوە کورد ئاوایە و ئەوەندە کولتورێکی جوانە و بێن پەرەی پێ بدەین و کاریان لەسەر بکەین باسکردنی باشترە بەڵام پێم وانە کاریگەرێکی زۆری لەسەر ئەو شتا بێ ئەمە ئەرزم کردی ئەمە ئێرەوەکو بنکەی خۆمان چاو لێ دەکەین هەمیشە دڵمان پێی خۆشە هەرەوەی کە ئەو کولتور و جیاوازانە لە کنێک خڕدە بنەوە ئێمەش دەبین و گفتوگۆ دەکەین و هونەر دەگۆڕینەوە وەکو ڕایەک دەیگۆڕینەوە بەیەکەوە ئەوە هەر زۆر بۆمە شانازیە بەڕاستی. بەڵێ مامۆستا گۆران من لە بەشێکی زۆر لەو فستیڤاڵ و دیدارانەی کە بەشداریم کردووە کە بەشێک لە ئەو کەسانەی هونەرمەندن لە فستیڤاڵەکە بەشداریەکەن لە ڕۆژهەڵات بوون باسیێر ئەو گرنگی و باخی و دیدار و فستیڤاڵانەکەن لە باشووری کوردستان کە بۆیان بۆتە بنکەیەک بە تایبەتی بۆ گەیاندن و نیشاندانی ڕەنگ و دەنگی خۆیان. بەڵێ طبعا هەر لە کۆنەوە بەسەن فێستیڤاڵ یعنی ئێمە چکە هەندێک جار ئێمە ناتوانین بڵێن فێستیڤاڵ ئەتوانێت هەموو شتێ بکا بۆ خەڵکی بەڵام بەلایانی کەمەوە ئەتوانێت یعنی کینێکی وا دروستکە کەرنەڤاڵێکی وا دروستکە کە خەڵک تایە کۆبێتەوە بۆ نمونە ڕەنگە ئێمە خۆمان زۆر جار بتوانین گوێ لە عەلیڕەزای قوربانی قاسمۆ بگرین گوێ لە تریفە خانم بگرین لە تیپیکی ژانی سلێمانی لە تیم موسیقای سلێمانی بەڵام کاتێک لە فێستیڤاڵێکە ئەمانە کۆبنەوە ئەم کەرنەڤاڵە ئەم ڕەنگا و ڕەنگە ئەم ئاڵوواڵەیە یعنی شادیەکە بە تەنها بۆ تەنها کەس نابێت ئەبێتە دەستە جەمعی بۆ هەموو ئامانجەکەش فراوانترە بێت هەر لە کۆنیشەوە فێستیڤاڵ ئەرکیەوە بێ چۆن گەل پێکەوە کۆکاتەوە چۆن گەل پەیامێک باتەوە بەگەل ینی بەلایەن لە یۆنانی کۆنەوە کە فێستیڤاڵ ساز کراوە ئەمەیەکێکە لە ئامانجەکانی تەمان بۆ لەبەری لەشتی تاکیەوە بگوازێتەوە بۆ شتی دەستە جەمعی و خەڵکی هەموو ئەو فێستیڤاڵانی لە دنیا کرێ بەشێکی گەورەی ئامانجی ئەوەیە کە چۆن گەلی تیاکۆ بێتەوە خەڵکی تیاکۆ کاتەوە کاڵی خەڵکی تر خەڵکان بە پێ حەجمەکانی ئەگۆڕێت باشە کاتە بابێنەوە سەر ئامانجەکەی ئێوە بۆن منە ئامانجەکەی ئێوە جگە لە بابەتە کولتوری و هونەری و گۆرانی و میوزیک چ بابەتێکی دیکە لە پشتی ئەمەوەیە بابەتی هەرە گەورەوەیە کە بەڕاستی ئێمە یعنی کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیە کە من پێم وایە
هێز و قووەتی ئەوەی هەیە کە بەرامبەر مەسەن بەرامبەر دنیا دیالۆکی خۆی هەبێت بەڵام ڕەنگە بەهۆی کۆمەڵێک بارودۆخەوە ئێمە هەموو ئەوانەمان لەسەر داخراوە باشترین دەرفەت لە ئێستا بۆ ئێمە دەرفەتی هونەرە یعنی زۆر جار هونەر دەتوانێت دەرگای گەورە بەسەر وڵاتە بکاتەوە کە پێم وایە ئەمە پەیامێکی زۆر گرنگە ئێمە بە دنیای بڵێن بەڵێ لە ناو کۆمەلگای ئێمەیە لە ناو وڵاتی ئێمەشا ئەتوانین ئاستێکی گەورەی هونەر پێشکەشکەین ینی ڕەنگە تورکیا زۆر بارودۆخی ئەوەی بەسەراتوێ بەڵام کەس ناتوانێت نکۆڵی لە هێزی ئەڵماس کۆنای بکات عینەک ئێمە بەتەنیا لێرە لە دەرەوەی ئێمە زۆر وڵاتی تریژەوە بە هەمان شێوە بۆیە کورد ئێستا مثلا هەندێک دەرفەتە بۆ ڕەنگە لە دەستی چوو بێ بەڵام هیچێک لە دەرفەتە زیندوەکانی کە ناتوانێت لە دەستی بات و بمێنێتەوە کەلتور و هونەرێتی ئەبێ ئێمە یعنی بیر لۆ بکرێتەوە کە ئەم کەلتور و هونەرە زیاتر پێش بخرێ و خەڵکی پێی باوەڕکە دالیاخان یعنی خەڵک زۆر پێویستی بەکاری هونەریە ینی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی مردونیە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی مردونیە کۆمەلگایکی زۆر زیندووە ینی حەقی ئەوەی هەیە کاری زۆر باشی پێشکەشکرێ خەڵکی مافی ئەوەی هەیە کە بەردەوامی پێشکەش لە زەمانەکانی ڕابردووشە ئەگەر سێر بکەینەوە بە تایبەتی سێری بەرهەمە هونەریەکانی کورد بکەینەوانێ هەمیشە لایەنە هونەریەکەی پشتگوێ نەخستووە ئەگەر بەڕەوڕووی دوژمنان بوو بەیان بەڕەوڕووی داگیرکەران بوو بێ بە هونەر هەر جواب یاوەتەوانێ بەتەئکید بۆ نایعنی ئێمە بەشێکی چۆن لە گۆرانیەکانمانە بەشێک لە گۆرانیەکانمانە سەرەکەی لە خەلفێتی شعرەکانمانە مەسەلەن بەشێکی خۆشەویستی و بەشێکی نازام تەنها بەشێکی سێکسی و بەشێکی نازام چی بەشێکی لەمانە شاتێنەتوێ حاڵەتی نەتەوەی بۆ ئەندێجار لە پێشووتراوی سوانە گۆرانیەک بڵێن بە حساب گۆرانەکە بۆ باڵای کیژۆڵەیە کە بەڵام بەڕاستی بۆ باڵای نیشتیمان بووە ئەین زۆر جار ئاو لەو بابەتانەی تیا بووە و جوانی ئینیژەوەیە تۆ تەنان ئەگەر شتێکی زاتیش بێت ناخی خۆت بێ تۆ بتانی ئەمە بە شکلێک دەربڕیت ئەی تعبیری لێ بکەیت گزارش لەو حاڵەتانە بکەیت. تریفەخان پێمان وترا بوو کە مقامێکی کورتمان پێشکەشەکەی پێم خۆش بوو بەوە کۆتایی پێبێنین باوەی بەگفتوگۆکەمان وڵی جاخۆ زۆرم پێخۆشە بەڵام دەنگەکەم هەو نییە بەڕاستی تۆ شتێکمان هە پێشکەش ئەرێ مامۆستا گۆران من بڵم ئەمەلاخر نامێ خەڵک ئینکابۆی ئێمە قەرارین بزانین فریای خواحافیزەکەش بکەیت باشە بەخێر بێن خۆشحاڵ بووین بە هیوایەوەی کە دیارە ئەم ساڵ یەکەم ساڵی سازانی ئەم فستیڤالێ بەوەی کە ساڵانی دیکە بەکار و چالاکی جیاوازتر فستیڤالەکە دەوڵەمەندتر بێت کە دیارە هەر لە یەکەم ساڵەیە بۆ هەموو چالاکی و بۆ هاتنی ئەم هەموو گروپە جوان و بەتوانە دەنگدانەوەی زۆر باشێ بێت. وڵی بۆ هیوای بەڕاستی من دەمەوێت لێرەوە زۆر سپاسی کا گۆران بکەم بەڕاستی زۆر هەوڵی داوە زۆری زەحمە و خۆمانە بینینی دی یەک چرکەش ڕناوەستاوە زۆری هەوڵداوم لێرەوە زۆر سپاسی دەکەم بۆ ئەمچین ڕێکخراوەیەکی تایبەت و بە هیوای وی کە زۆر کاری لەوەی گەورەتر ئەنگۆچی پێدەڵەن مارکە وەکو یعنی ئەم فستیڤالە بێتە مارکەیەک بۆ سلێمانی کە هەموو ساڵێ دووپاتە بێتەوە بێگومان دیارە دووبارە بەخێراتنتانەکەم بە هیوایەوەی بتوانین لەو 4 ڕۆژەش بە بەردەوامی لەگەڵتانە بین و کار و چالاکیەکانتان ئێمە گورزان 24 بگوازینەوە زۆر سپاس مامۆستا گۆران کە لەگەڵمانە بووی بە هیوای سەرکەوتن بۆ ئەم فستیڤالە و سەرجەم ئەم فستیڤالانەی لە شاری سلێمانی ڕێکدەخرێ سۆڤان دیارە پارێزگای سلێمانی شاری ڕۆشنبیری سلێمانی خاوەنی چەندین دیدار و فستیڤاڵی جیاوازە چی لە ئاستی سینەما بێ چ لە ئاستی پانێڵی تایبەت لە بواری سیاسی بێ یان کولتوری بێ ئەمەش دەچێتە چوارچەوەی ئەو زنجیرەیە کە سلێمانی دەیبڕێ بۆی هەر ناوی بە شێوەی کولتوری و فەرهەنگی و ڕۆشنبیری بمێنێتەوە. باشە ئێمە زۆر سپاس دەکەین دالیا لەگەڵمان بوویت ئەم بەیانیە سپاس بۆ هەردوو میوانەکەشت بۆ هیوایی کە هەروەکو هونەرمەند تریفا ئاماژەی پێکرد ئەم فستیڤالە ببێتە فستیڤالێکی ساڵانە و ببێتە لۆگۆیەکی تایبەت لە شاری ڕۆشنبیری لە سلێمانی و ساڵانە خەڵک هونەرمەندەکان لەوێ ببینن لە نزیکەوە و گوێبیستی دەنگیان بن. ئەم بابەتە هەیە نازانین
بڵین بابەتێکی باشە بابەتێکی خراپ بێگومان لە ڕووی پێشکەوتنەوە زۆر خراپە بەڵام هەندێک جار بووە هەر یەکەمان ئاوات بەوە بخوازیم بڵێن ئای چەند خۆش بوو ئەو کاتێکە هیچ ئامەرێک نەبوو ژیان زۆر سادە بوو ئەو ئاواتە بخوازیم بەڵام کە دەبێتە ڕاستی و حقیقت بێگومان کەسمان لەگەڵ ئەوە دانین کەسمان ناتوانین ساتێک بەبێ مۆبایلەکانمان بەبێ ئایپاد بەبێ تەلەڤیزیۆن بەبێ ئەم شتانە بژین بەڵام ئێستا خەریکە دۆخەکە لە هەندێک شوێن وای لێ دێتەوە بەڵێ چونکە ئێستا کێشە و ئاڵۆزەکان زۆر زیاتر بوونە بە بەردەوام ئەتەوێت پەیتاپەیت ئاگات لە ئازیزان و خۆشەویستانت بێت بە تەلەفۆنێک خێرا ئەزانی کە لەکوێیە بە کورتەنامەیەک لە هەواڵێ پرسی بەڵام شەڕ لە سوودان بۆتە هۆی تێکدانی هێڵەکانی پەیوەندیکردن خەڵکی سوودان گەڕاونەتەوە سەردەمی کۆن بە تایبەتی هەرێمی دارفور جیاواز لەو سەردەمەی کە ئێستا بۆ ئاگاداربوون لە هەواڵی کە سوکاریانن لەڕێی لە ڕێگەی ئالوگۆڕی نامەی نووسرا و هەواڵ یەکتر دەپرسن و بە پاس بە تەکسی نامەکانیان بۆ یەکتر ڕەوانە دەکەن شەڕی ناوخۆی سوودان بووە هۆی تێکدانی هێڵەکانی پەیوەندی لە هەرێمی دارفور ئەمەش خەڵکی ناچار کردووە هاوشێوەی سەردەمی کۆن بە نامە پەیوەندی بە یەکدیەوە بکەن ئەحمەد دانیشتووی شاری نیالایە و بەهۆی شەڕەوە شارەکەی جێهێشتووە بۆ ئەوەی لە هەواڵی منداڵەکانی بپرسێت نامە دەنووسێت و بە تەکسی بۆیان دەنێرێت والله يعني احنا يعني كمواطنين مدينة ئێمەی دانیشتوانی نیالا لە سەرەتای شەڕەوە بە کاتێکی سەختدا تێدەپەڕین بۆی پەیوەندی بە دانیشتوانی گەڕەکەەکانی دیکە بکەین لەگەڵ ئاڵۆستربوونی شەڕ بڕیارماندا شارەکە چۆڵ بکەین بۆەوەی ژیانمان ڕزگار بکەین دەبێت هەفتەیەک چاوەڕوان بی تا نامەکە دەگات دڵنیاش نابی کە پێیان دەگات یان نا هیچ گرنتیەکیش نییە ئەوان وەڵام بدەنەوە بتنتظر أسبوع عشان الرسالة تمشي ئەو نامانە لە ڕێگەی پاس و تەکسیەوە دەگەیەندرێن بەهۆی نەمانی هێڵەکانی پەیوەندی خەڵکێکی زۆر ئەو ڕێگەیان گرتووەتە بەر تا پەیوەندی بە کەس و کاریانەوە بکەن من قطعة الاتصالات من دوای بڕینی هێڵەکانی پەیوەندی نێوان ڕۆژهەڵات و باشووری دارفور نامەیەکی زۆرمان بۆ دەهات کە لەلایەن کەسوکاری دانیشتوانی ئەو ناوچانە نووسرا بوون ئێمەش لە ڕێگەی شۆفێرەکانەوە نامەکانمان دەنێرین زۆربەی کات ئەو کەسانەی نامەکان وەردەگرن بە خێرایی وەڵام دەنووسێت و دەیداتەوە شۆفێرەکە لەو کاتەی هێڵەکان پچڕاون بەو شێوەیە کار دەکەین بردومان و تۆ بارانی هێزەکانی پشتیوانی خێرا و سوپای سوودان بەردەوامە تا دێت دۆخی سوودان بە تایبەتی لە دارفور خراپتر دەبێت ئێستا نیالای پایتەختی هەرێمەکە بۆتە چاقی شەڕی نێوان دوو هێزەکە نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیاند لە دەڕۆژی یەکەمی مانگی ڕابردوودا زیاتر لە 50,000 کەس شارەکەیان جێهێشتووە ئەمڕۆی بەیانی 24مان پێشکەشکردن بە هیوام ڕۆژێکی زۆر باشتان هەبێت داهاتوێکی باشتریشتان هەبێت بەخواتان ئەسپەری ماڵتانە